هيدا شيء هلا خال الرحيم. باوكا وشكاني من ناس لاوازە بێم هەر ڕۆژێکە دبینم ئەو ڕۆژەم جیاوازە بێم ببینینت باوکە گیان دڵم کەی سازە بێم عەقڵ و بیر و هۆشی من یەکجاری من تازە بێم باوکە گیان لە سایەی تۆ دڵم سەرفرازە بێم بۆ ساتێ لە تۆ دوور بمژێنم بێمرازە بێم چۆن وەسفت بکەم ئاخرچیت بۆ بنووسم لاس گەورەی تۆدا شەرم مەکە پێنووسم باوکە ژیان تۆ زۆر گەورەی وەسفت ناکە قامووسم بە گەورەی پمبورە گەر نەمتوانی بینووسم باوکە ژیان بە تۆ جوانم بێتۆ کەسێ ئەبووسم لەگەڵ تۆدا دڵخۆشم بەبێ تۆ لە کابووسم باوە تۆی سەرکردەکەم قەڵاو پشت و قاڵمی باوە هێزی گەژیانم دەستۆ جەنەڕاڵمی لێ تۆ لاواز و کزم بەهێزم لە پاڵمی لێگات بە کەس بڕ نابێ دایم لە خەیاڵمی باوکە ڕێنیشان دەرم تۆ کۆڵەکەی ماڵمی باوە تۆی دڵسۆزی من تەنها تۆ عەوداڵمی باوە لە ڕادەم بە دەرام شەو بیری تۆکەم باوە بە خەیاڵی تۆ هێواژات و چۆکەم بە ڕۆحم لەگەڵ تۆدا هاتووم گفتوگۆکەم باوە بە مردن شکام دۆڕام بۆ درۆ بکەم بەدڵ تەعزیێبارم بۆت کاری سەر بەخۆکەم پێکەنینم درۆیە بەخواسی نارۆکەم لە خەیاڵی تۆ باوکە شەو نییە دڵ سۆنە بێ هیچ شتێک نەیشکانم بەس مردنی تۆ نەبێ خەمی دڵ بۆ کێ باسکەم کە بۆ گفتوگۆ نەبێ بۆ مردن تۆ باوکە بە مردنی تۆ باوکەم خۆشیم قەت لا کۆ نەبێ باوە تۆ لە من دووربی چۆن دڵمان جەڕۆ نەبێ درۆیە مردنی باوکە ئازارەکەی کۆ نەبێ
وەک سەرکردەیە بۆ منە پێشەوایە ئازاری باوکت بدەی کارێکی ناڕەوە